لە ڕاستیە هەرچی بڵین دەرحەقی ئەو ئەکتەرە ناگەینە ئاستی خۆی بەڕاستی جێگەیەکی هەبووە کە بە هیچ شێوەیە پڕ نابێتەوە لە ڕووی نواندنەوە کامیانە بووە لە ڕووی ئەدەب و ئەخلاقەوە کامیانە بووە لە ڕووی هەڵوێستەوە کامیانە بووە لە ڕووی بەرگریەوە هەموو بەرگریەکی کردووە لەگەڵ نەخۆشیەکەشە هەر شەڕی کردووە هەر ملمەلانەی کردووە بەڵام نەتیجەی ئینسان هەرەوەی ئەمرێ بەڵام دوای مەرگیشی ئەوەی بەجێ هێشتۆکە هەر بە نەمری بمێنێتەوە دوا کۆز بێ و دوا نەهامەتی بێ بۆ هەمووان خی گەورەش لە گوناهی خۆش بێ و بەهەشتی بەرین جێگای بێ کاتێککە خات نەرمین نەخۆش بوو بە ڕێزی سەردانە دەکرد بەڵێ سەردانمە کردو بە تەلەفۆن بە هاتوچۆ بە هەموو شێوێک لە شێوەکان وەکو ئەرکێکی سەرشانی خۆم 3 ڕۆژ لەمەوە پێششار تەلەفۆنم بۆ کرد هەر هەواڵم پرسی ئیتر بەداخەوە نەخۆشی کەس خۆی لە بەرا ناگرێ جێی داخە مرۆڤەکان هەتا نەبرن بەسەر ناکرێنەوە زۆر هاوار و ئەفوغان و ئەملا ئەولای کرد بەڵام مەکو پێویست کەس نەچوو بەدەنیەوە ئەوە جێی نیگەرانیە هونەرمەندەکان ئەوانەی کە بە ئاستن هەر بەداخەوە سەرەنێنەوە لە ژیانیانە ئەو حەق و موافەیان نایرێتێ کەوا بتوان بەردەوام بن هیوادارین ئێستا و دوا کارێکی وا بکەن کام خەڵکە بەنامەتی سەر نەنێتەوە کەس بێنان و ئاو نەبێ کاسەی ماڵەکان هەمووی پڕ بێ دڵی مرۆڤەکان هەمووی خۆش بێ هەموو بەتەنیەکەوە بین دەست لە ملانی یەک بین.